فراکسیۆنی سەوز لە ئەنجومەنی پارێزگای هەولێر پرۆژەیەکی بۆ چارەسەرکردنی کێشەی بەرهەمی جوتیارانی پارێزگای هەولێر ئامادە کردووە و یاداشتێکی ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای هەولێر کردووە بۆ کۆبوونەوە لەبارەی چارەسەرکردنی کێشەی جوتیاران. جوتیاران فئەیەکی گرنگی مجتەماعی ئێمەن و هەروەهاش کار دەکەن بۆ بەرووبوومی خۆماڵی و هەروەها بەرووبوومەکانیان بەشێکە لە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانە. ئێمە یاداشتەمان داوە بۆ ئەوەی شێوازی معالەجەکردنەکە بکەینە پرۆژەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزیفەی ئەساسی ئەنجومەنی پارێزگای هەولێر. یاداشتێکمان داوەتە بەڕێ سەرۆکی ئەنجومەن و بەڕێزشی تەحویلی لیژنەی کشتتوکاڵی داوە لە کۆبوونەوەکە پرۆژەکە دەخەینە ڕووکە چۆنیەتی معالەجەکردنی. ئەمەش بۆ ئەوەیە کە تەقدیری ئەم زروفەش کراوە کە لەبەر نەخۆشی پەتای کۆڕۆنا ڕێگاکان گیراون و پەیوەندی هاموشۆنیە، ئەویش خۆشبەختانەوە ئێستا خەریکی معالەجەی ئەوەنە. و دووەم ئێمە لە هەرێمی کوردستان لە کەمی ساردخانەی گەورەمان نییە وەکو حکوومەت با بتوانین ئەم بەرووبوومانە هەر بگیرێ لە وەختی خۆی داجارێشتر سوودی لێ بیندرێ. وەروەهاش دەتوانین برێن نەبوونی کارگەی پێویستیش بۆ لە قوتونان. تەنها ئێمە بەرووبوومان بەس تەماتە نیە، بەرووبوومی فەواکەی تریش هەیە کە گەیشتە ئەو ئەنجامەی جوتیارانی خۆشەویست فڕێی بدەن، یعنی گەیشتە ئەو مەرحەلەیە. بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بۆ وەزیفەی خۆمان دەزانین ئەم پرۆژەیە بکەینە پێشنیازێک بۆ حکوومەتی هەرێم بۆ معالەجەکردن. ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژەی بەوەدا هەنگاوی خێرا بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران، کردنەوەی ڕێگاکانی پارێزەکانی باشوور و ناوەڕاست و دۆزینەوەی بازاڕە بۆ ئەوەی چیتر جوتیاران زەرمەند نەبن. ڕێگاکە بکرێتەوە بۆ خوار و ناوەڕاستی عێراقیش بڕوە و هەندێک لە بزنسمانانی کوردستانیش وە ئەمەش جێی دەستخۆشیە، بەڵام ئەمە بۆ کڕینەوەی ئەم بەرهەمانە ئەمە مەسەلەیەکی نسبیە لەبەرەوەی بەرهەمەکە زۆرە، ینی پێویستی بە معالەجەی بنەڕەتیە. مەشە بێ لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ لە هەنی معنی بە جددیەتەوە سەیری ئەم قەزیە بکەن، چونکە ئێمە لە بەردەم ڕەنگە ئەگەر درێژەی پەتای کۆڕۆنا درێژە بچێشی لە بەردەم مەشاکلیشتین بۆ ئەوەی ڕوبەڕوو بوونەوەی کەم خۆراکی یاوە تا گرفت لە خۆراکی هێنان و بردن و هاتن توجارەتەکە بە جۆرێک بی. ئینشاڵڵا ناگەینەوە مەرحەلەیە، بەڵام ئێمە زیاترە بێ تاکید لەسەر بەرووبوومی خۆماڵی بکەین. بەرووبوومی خۆماڵیش ئەگەر هات و براجوتیارەکانمان زیانیان کرد و ماندیبوونیان بە خەسار چوو، تەواان جارێکی تر ئەمانە ئەم بەرووبوومانە ناچینەوە و ئیشی لەسەر ناکەن و ئەمە زیانێکی گەورەیە بە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان. ئەمساڵ بەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و خراپی دۆخی دارایی و ئابووری هەرێم جوتیارانی کوردستان زیانێکی زۆری مادیان بەرکەوت و بەرهەمەکانیان ساغ نەدەبەوە، بەمەش ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.